سلاوی گەرمی خۆم و هاوکارانم پێشکەش بە هەموو بینەران و بیسەرانی بەرنامەی گزینگ ئەم بەرنامەیە هەوڵ ئەداتیش بخاتە سەر پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکانی نێوان زانستگا و کۆمەڵگا. ئێمەش لە ڕێگەی ئەم بەرنامەوە هەوڵ ئەدەین کە ڕاو بۆ چوونەکانی کەسانی شارەزا و پسپۆر لەم بوارەدا بخێنەگر. بینەرانی خۆشەویست، هەروەک ئاگادارن بەڵای گەورەی ئاعتیاد لە نێو توێژی لاو خوێندکاراندا لە سەردەمی ڕژیمی ئیسلامی ڕۆژ لە دوای ڕۆژ لە پەرسەندندایە. هەر بم بۆنەوە بە لەبەرچاوگرتن ئەم ڕاستیە کە زۆرتر لە نیوەی کۆمەڵگای ئێران و کوردستان لاوان پێکی دێن و خوێندکاریش وەکو توێژی پێشڕەوی لاوان بە ئەژمار دێت و ئەم پۆتانسیێڵ و تایبەتمەندیەش سەرمایەیەکی گەورەیە بۆ ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە ئێران و کوردستان. لەو کەسێکە کەسایەتی بۆ خۆی قائل دەبێت یەک دەست نییە بۆ ئەوەی کە نەسڵێک نەک چینێکی تایبەت و ئامادەیە بۆ گۆڕانکاری. وابەستە نەبوونی خوێندکاران و حەز و ئاواتیان بۆ ئەزمونکردنی جۆرێکی تر لە ژیان و تەجروبەی ژیانێکی نوێ و وزەی لاویەتی فاکتۆری سەرەکین لە شۆڕشە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا. زۆربەی خەباتکار و شۆڕژگێرەکان لاوان و هەروە کە ئاماژەمان پێکرد خوێندکارانیش وەکو توێژی پێشڕەوی لاوان ڕۆڵی سەرەکیان هەیە لە ئاڵەگۆڕەکاندا. ڕژیمی ئیسلامی ئێرانیش بەم واقعیەتە ئەزانێت و هەر بەم بۆنەوە بە تەواو هێز و توانایەوە هەوڵ ئەدا کە بە هەر جۆرێک ئەکرێت ئەم وزە و ئەنێرژیە و هێز و توانای لاوان و خوێندکاران بۆ ئاڵوگۆڕ لە ناخی توێژی خوێندکاران بە تایبەتی خوێندکاری کوردستان کۆنتڕۆڵ بکە. یەکێک لە سەرەکی ترین سیاسەتگەلێکیش کە حکوومەتی ئیسلامی ئێران بۆ کۆنتڕۆڵی خوێندکاران گرتوویەتە بەر پەرەپێدان بە ئاعتیاد لە نێو زانستگاکاندا. بێگرنگیدان بەوەی کە ئاعتیاد و چوونەسەرەوەی ڕێژەی مەصرفی مادەی هۆشبەر گەورەترین زەربە ئەدا لە بنیاد هەر کۆمەلگایەک و داهاتووی ئەو کۆمەلگا لە نێو زانستگاکانیشدا هەر بەو شێوەیە خەسارێکی گەورەیە لە زانستگا و خوێندکارانی کۆمەلگای ئێران و کوردستان. باندەمافیەکانی سەر بە ڕژیمی ئێران لە ڕێگەی ئاسانکاری و هاوکاری مۆرە حکوومەتیەکان لە بڵاوکردنەوە و پەرەپێدان بەم بەڵا کۆمەڵایەتیە دەستیان هەیە و ساڵانە ملیارد هاتمەن لەو ڕێگەوە بەدەستێنن. هەر بەم بۆنەوە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ قسە و باس سەبارەت بە پەرەسەندنی دیاردەی ئاعتیاد لە نێو زانستگاکانی ئێران و کوردستاندا. لەم ئاراستەیەشدا داوامان کردووە لە بەڕێز سیروان حسێن پێنایی خوێندکاری پێشوو پێشمەرگەی کۆمەڵە و چەند پرسیارێکیان لەو بابەتەوە لێ دەپرسین. سەرەتاش وەک نەریتی هەمیشەیی بەرنامەکە چەند هەواڵێک سەبارەت بە خوێندکاران و دۆخی خوێندکاران دەبینین و دەگەڕێنەوە لاتان. نادیاربوونی چارەنووسی سابیر شێخ عەبدوڵڵا بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵ. سابیر شێخ عەبدوڵڵا بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵە لە ژوورە تاکەکەسیەکانی ئیدارەی ئیتلاعات ڕاگیراوە. ناوبرا و خوێندکاری باڵای بیما لە زانکۆی عەلامەی تەباتەبایی بوو. بەداخەوە بەهۆی ئەوەی بنەماڵەکەی لەژێر فشاری ناوەندە ئەمنیەتیەکانن هیچ سەرچاوەیەک بۆ ئاگاداری لە بارودۆخ و شوێنی ڕاگرتنیشی لەبەردەست نییە. سابیر شێخ عەبدوڵڵا خوێندکاری بەشی کارناسی باڵا لە زانکۆی عەلامەی تەباتەبایی تارانە کە لە ڕۆژی 24 مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو لەلایەن ئیتلاعاتەوە دەست بەسەر کرابوو. لە هەواڵی کەناڵێکی ئێراندا ناوبرا و بە تۆمەتی تەقینەوەکەی مەهاباد کە لە ساڵی 1389 هەتاوی پێکات سێدارەی بەسەردا سەپێنراوە. بە پێی راپۆرتی هێرانە سەرچاوەیەک باز لەوە دەکات کە ئەوە تەنیا سناریۆیەکی وەزارەتی ئیتلاعاتی ئێرانە کە بۆ ڕەواییکردنی سێدارەدانەکە ئەو تۆمەتەی خراوەتە پاڵ. جێی ئاماژەیە ڕۆژی سیویەکی خەرمانانی ساڵی 1389 هەتاوی لە کاتی ڕێژەڕۆیشتنی هێزەکانی ڕژیمی ئێران لە شاری مەهاباد بۆمبێک تەقیەوە کە ژمارەیەک لە کەسانی حکوومەتی ئێران کوژران و بریندار بوون. کاربەدەستانی ئەمنی و قەزایی ئەو وڵاتەش چەند ڕۆژێک پاش ڕووداوەکە باسییان لە کوژران و دەست بەسەرکردنی ئەو کەسانە کرد کە لە پاش تەقینەوەکە بوون. سەپاندنی حکمی 1 ساڵ زیندان بۆ خوێندکارێکی کورد. حکمی 1 ساڵ زیندان بۆ خوێندکارێکی کوردی خەڵکی شاری مەهاباد لە دادگای پێداچوونەوەدا پشتڕاست کرایەوە. کەمپین بڵاوی کردوێتەوە کە ئاسۆی عەزیزی خوێندکاری خەڵکی شاری مەهاباد کە کۆتاییەکانی ڕەشەمەی ساڵی پار لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە تاوانی پرۆپاگەندا دژی ڕژیم 1 ساڵ حکمی زیندانی بۆ بڕابووەوە لەلایەن دادگای پێداچوونەوەدا ئەم سزایە پشتڕاست کرایەوە. ئاسۆی عەزیزی خوێندکاری خەڵکی شاری مەهاباد
لە ڕێکەوتی هەژدەی سەرماوەزی ساڵی 93 هەتاوی لەلایەن هێزە لەباس شەخسیەکانی شاری مەهابادەوە لە شوێنی کارەکەی وێڕای دەستگرتن بەسەر کەلوپەلە شەخسیەکانی خۆیشیان دەست بەسەر کرد و پاشدانی بارمتا بۆ ماوەیەکی کاتی ئازاد کرا. ئەم خوێندکارە کوردە دواتر لەلایەن دەدگای ئینقلابی مەهاباد حکمی 1 ساڵ زیندانی تازیری بەهۆی پڕۆپاگەندە دژی ڕژیمی بۆ بڕایەوە. ئاسۆی عەزیزی خوێندکاری زانستە سیاسیەکانی زانکۆی پەیامنووری شاری مەهاباد بووە و یەکێک لە چالاکانی ژینگە پارێزی و هەروەها یەکێک لە چالاکانی کەمپەینی کۆبانێتەنیانیە لەو شارە بووە و دەوری بووە لە کۆکردنەوەی یارمەتی بۆ ئاوارەکانی شنگاڵ و کۆبانێ. گواستنەوەی ڕۆژنامەوانێکی ڕشتەی کۆمەڵناسی لە زانکۆی پەیامنووری مەهاباد بۆ ئیتلاعات. ڕۆژنامەنووسێکی کوردی خەڵکی سەردەشت کە 1 مانگ لەمەوبەر لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانی شاری مەهاباد دەست بەسەرکرا بوو بۆ ئیدارەی گشتی ئیتلاعاتی شاری ورمێ گوازراوەتەوە. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، کاوان محەممەدپور تەمەن 28 ساڵ سەرنووسەری 2 هەفتەنامەی کۆمەڵگای کوردستان و خوێندکاری ڕشتەی کۆمەڵناسی لە زانکۆی پەیامنووری مەهاباد ڕێکەوتی 6 ڕەشەمەی ساڵی 93 بانکێشتی ئیدارەی ئیتلاعاتی شاری مەهاباد و دەست بەسەر کرابوو. لەو کاتەوە هەتا ئێستا چارەنووسی دۆسیەکەی ناڕوونا. ئەو ڕۆژنامەنووسە کوردە لە ماوەی دەست بەسەریەکەیدا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە بنەماڵەکەی ڕاگەیاندووەکە بۆ ئیدارەی ئیتلاعاتی ورمێ ڕاگوێزراوە. بەوتەی کەسانی ئاگادار و چالاکانی مافی مرۆڤ، هێزە ئیتلاعاتیەکان دوای دەست بەسەرکردنی کاوان دەستیان بەسەر کەلوپەلی شەخسی و کامپیۆتری ناوبراودا گرتووە. هەروەها ئەو خوێندکاری ڕشتەی کۆمەڵناسی لە زانکۆی پەیامنووری مەهاباد هاوکاری ڕۆژنامەی شەرق و ئێبتکار و سەرنووسەری بەشی ئەدەبی گۆڤاری حەوتی تیر لە سەردەشت بووە. کاوان محەممەدپور بێژگەلەکاری ڕۆژنامەنووسی چالاکی زانستی و توێژینەوەیشی ئەنجام داوە و بابەت و نووسراوەکانی لە بواری فەلسەفە و هونەر و ئەدەبیات لە کتێبی ماهی علومی ئیجتیماعی، وەرزنامەی زرێبار و توێژینەوەی هونەری ئیسفەهان گۆڤاری مەهاباد چاپ و بڵاو کراوەتەوە. هەتا ئێستا هیچ زانیاریەک لە هۆکاری دەست بەسەرکردنی ئەو ڕۆژنامەنووسە کوردە بڵاو نەکراوەتەوە. بەپێی ئاماری ڕێکخراوی هەواڵنێرانی بێسنوور کە ڕێبەندانی ساڵی 93 بڵاوکرایەوە، ئێران بە 50 چالاکی میدیایی دەست بەسەرکرا و بە یەکێک لە 5 زیندانی جیهان بۆ ڕۆژنامەنووسان دێتە ئەژمار. کرانەوەی پێشەنگایەکی هونەری لە شاری پاوا لەلایەن خوێندکارانی ئەو شارەوە. خوێندکارانی کچی شاری پاوا بەکردنەوەی پێشەنگایەکی هونەری پێشوازیان لە هاتنی نەورۆز کرد. بەپێی هەواڵی ماڵپەڕی خوێندکارانی کچی شاری پاوا بەرهەمی هونەری و کاری دەستی خۆیان لە هۆڵی پێشەنگای ئەو شارە خستە بەر دیدەی هۆگرانی هونەر و خەڵکی ئەو شارە. بەڕێوەبەرانی ئەو پێشەنگایە بریتی بوون لە شەرمین پاکڕەوان، سومەیە ڕەحیمی، سروە ئەمینی و گوڵاڵە شافعی کە بە بەرهەمەکانی وەک نیگارکێشان لە سەردار، شیشە، گڵێنە و چرم، هەروەها ڕازاندنەوەی سفرەی حەوتسین پێشەنگاکە بەڕێوە دەبن. جێگەی ئاماژەیەکە و پێشەنگایە تا ڕێکەوتی 15 خاکەلێوە کراوەیە و بەشداری بۆ تەواوی خەڵکە. چاپی ژمارە 7 گۆڤاری هەنگاو لە زانستگای کوردستان. ژمارەی نوێی گۆڤاری کۆمەڵایەتی و فەرهەنگی هەنگاو ڕۆژانی 17 و 18 مانگی ڕەشەما لە ژێر چاپ هاتە دەر. ئەو گۆڤارە فەرهەنگیە پێکاتوە لە 2 بەشی کوردی و فارسی و هەردوو بەش کۆمەڵێک بابەتی وەک شوناس و مێژوو و کۆمەلگای مەدەنی و شعر لەخۆ دەگرێت و لە 40 لاپەڕا بڵاو دەبێتەوە. هەروەها لەو ژمارەیەی هەنگاودا وتوێژێک لەگەڵ دکتۆر مەسعود بینەندا سازدراوە. جێگەی ئاماژەیە کە گۆڤاری هەنگاو ماوەی 6 ساڵە لەلایەن بنکەی نالی سەر بە زانستگای کوردستان لە شاری سنە بڵاو دەکرێتەوە و بەڕێوەبەرانی ئەم دەورەیە سۆران مەلایی و سامرەند خزرپورن. دوو شارۆمەندی دەست بەسەرکراو لە ورمێ چارەنووسیان نادیارە. دوو شارۆمەندی کورد کە یەکێکیان خوێندکاری زانستگایە پاش 2 مانگ دەست بەسەربوون چارەنووسیان نادیارە. بەپێی هەواڵی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژهەڵات، ئەوە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە کە دوو شارۆمەندی کورد بە ناوەکانی هەژار مەحموودی ئازەر و وەفا ئازەربار لە گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتی شاری ورمێدا بەسەر دەبەن و سەرەڕای هەوڵی بەردەوامی بنەماڵەکەیان بۆ دەستخستنی زانیاریەک لەمەڕ دۆخی ئەو زیندانیانە
بەرپرسانی پەیوەندیدار تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی دۆخ و چارەنووسی ئەو دوو شارۆمەندە کوردیان نەدەرکاندووە. جێگەی ئاماژەیە وەفا ئازەربار خوێندکاری زانستگای ورمێیە و تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی هۆکاری دەست بەسەرکردنیان لەلایەن ئیدارە ئیتلاعاتەوە ڕانەگەیەندراوە. وەک یەکەم پرسیار لە کاکسیروان حسێن پەنایی ئەگەر بکرێ سەبارەت بە ئاماری خوێندکارانی توشبوو بە دیاردەی ئێعتیاد لە زانستگاکانی ئێران و هۆکارەکانی هەڵکشانی ڕێژەی توشبووان بەم خەسارە کۆمەڵایەتیە لە زانستگاکان تەوزیحاتێکمان بۆ بدەن خوشحاڵ دەبین. 50% لە معتادەکان ئێران هانە ژێر 35 ساڵە، 13% دەوانیشە هانە سن 15 تا 20 ساڵە. دایان لە فرەترین ئاسیبگەرێکە هەناو دانشگاکان ئێرانە مواد مخدرە. مادەی مخدر بە سوورەتی عادەت و شەرایط زەمانی خاسێک وابەستگی ڕۆحی و جسمی شکڵەگرێت. ئەحتیات خەتەری گەورە و غیرقابل جبرانە بۆ نەسڵ جوان و بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ خەریکە ئامار معتادەکان ناو جوانەکانە فرەترەوێتەوە. خەتەر توشبوون خوێندکارە سالمەکانیش فرەترەوێتەوە. ئەتایان بێژین عەلەتە ئەحتیات دوو بەخشە: عەلەتە محیتیەکان یا خارجیەکان و عەلەتە دەرونیەکان. عەلەتە محیتیەکان یا خارجیەکان شامل معتادبوون باوک یا دایک یا هەردوودانە لە باوک و دایکەکەیەوە جوانەسە، ڕەفیقگەڵێ ناباب، ڕاحەت پەیابوون مواد مخدر لە ئێران، تربیەت نادروست و ناسەحیح مناڵەکان و جوانەکانمان ناو ماڵ و مەدرسە، زافی سیستم ئامۆژپەروەرش. زاف سیستم ئامۆژپەروەرش لەو بارەوە لە ڕێی ناساندن مواد مخدر بە دانش ئاموزەکان ئەو کاراکات. سەختگیری نەکردن حکوومەت بە مواد فرۆشەکانە و دەیان چشکردتر کە لە ئێران ئێمە ڕۆژانەوە مشاهدەکەن. لە مۆرد ئەوارزە دەرونی لە ئێحتیادا ئەتایە بە چەند نوکتە ئشارەکەن کە نەخشی مهم و گەورەیەکی هەست. دانێکی فشار دەرسیەک لە ناو دانیشتوەکانە هەست. ئەتایان بەسەند شارەکەن بە دڵنەگەرانی بە لە ئیمتیحان، دووری لە خانەوادە بەتایبەت لە مۆرد دانیشتوەکان کە دانیشتوگەرێکن کە مەسەڵەن لە شارگەرێترەوە شنێن و غیرە بوومین. ئەهەمیەت نەدان بە مەسەلەی مشاورە و کلاسە ئامۆزیەکان لە ناو دانیشگاکانە. خراوەبوون ئیمکانات ڕفاهی دانیشتوو و دانیشگاکان لە ئێرانە. فاصلە تەبەقاتی کە هە لە بین دانیشتوەکانە و دەیان چکردتر. ئەتایان چێتی نوکتەی تریشی کە هەست پێعلاقەبوون نسبەت بە ڕشتێکە کە دانیشتوو بە ڕووی ئیجبار خەریکە لەو ڕشتە دەرسە خوێنێ. فرەبوون دانیشتوەکان لە ناو خاپکاکانە. ترس دانیشتوو لەوەکە دوای دانشگاکەی و دوای دەرسەکەی بێکارە بێت. ڕاحەت پەیابوون مادەی مخدر، هەرزاندبوون مادەی مخدر کە قیمەت مەواد لە ئێرانە فرە هەرزانە. بێتەوەجی بە دەرخاستەکان دانیشتوەکان کە دانیشتوەکان هەستمان ئێمە نمونێتیشمان هەست کە مەسەڵەن دانیشتوو بەلەوە کە بڕێتە ناو دانشگا معتادە و ئەو خەتەریە هەست کە دانیشتووە سالمەکانیش ناو دانشگا معتاد بکە. فاصل تەبەقاتی لەبین دانیشتوەکانە دێن دانیشتووە سەرۆتمەندەکان هەست کە ئەگەر گرایش پەیاکەن بە مواد مخدر لە ڕووی حسی ماجراجوویی و کونجکاوی و تەجروبەکردن و لذەتە و کاراکەن. و دانیشتووە قشر زعیفەکە ئەگەر نەتوانێت ئەو خۆشیگەرە و ئەو لذەتگەرە کە دانیشتووە دەوڵەمەندەکە هەسیبێتی یا بە خاترەوە خۆی وەک ئەو نیشان بە ئەم خەلای لە وجود خۆیان بە مواد مخدر پڕیەکاتە و بە خۆشیگەری ئانی و زاتی و لەحزەی ئەو کاراکە. ئێمە چێت رس لە ناو دانیشتوەکانە بە ناو ئینحرافگەر ئەخلاقی. وەختێ جوانێک ئەچێتە ناو دانشگا لە محیتێ مەحدود و بوشکۆ وەک مەدرسە ئەڕێتە ناو محیتی گەورە تەقریبەن ئازادتر بە ناو دانشگا کە لێنە تەک جنس مخالف خۆیان ارتباط بەرقەرارەکە و لە حەقیقەت توش دوگانگی فکری و ئەخلاقی ئەوێت. وەختێ تەک جنس مخالف خۆیان ارتباط بەرقەرارەکە بە نوعی سەیەکە ئەو خەلا شخصیت خۆیە پڕۆکاتەوە. وهروە دانیشتوەکان کە لە شارەکان تراچنی غیرەبوومیەکان ئەو خەتەریە چۆن لە خانەوادە دوورن نوعی خەلا و کەمبوت عاتفیش پەیاکەن کە بە ارتباط تەک جنس مخالف خۆیان ئەم خەلاعە کەمترەکاتەوە و بەداخەوە مەسەلە ناو کەنجکانمان نافرێترە. هەروەک ئاگادارن یەکێک لە سەرەکیترین سیاسەتگەلێک کە ڕژیمی ئیسلامی ئێران بۆ کنترۆڵی خوێندکاران گرتوویەتە بەر پەرەپێدان بە ئێعتیاد لە نێو زانستگاکاندا. مەبەستی حکوومەت لەم سیاسەتە چییە و چی لە پشتێوەیە؟ حکوومەت ئێران ئێمە توانین ئێران خۆی داین لە ئەسلیترین کارەکان یەوەسە کە ئامار ئەحتیات بواتەبان. ئەمەشە بەتایبەت ناو جوانەکانە. ئەمەشە چەندانە دلیلی هەست. دایان دەرەکانیشە کە جوانەکانمان و دانیشتوەکانمان کە ئەکسەر نسبەت بە مەسایل جامعە ئاگاییان فرەترە بە وسیلەی مادەی مخدر گەرێکی زەعیف و زەعیفتریان کات و بە جۆرێ لە بینیان بووە. دلیلی ئەوەسە کە سەرگەرمکردن دانیشتوەکان بە مواد مخدرە کەسم بە دوای حقوق خۆیانان نەچن. وتعین لكل حكومة إيران حسكا كل مردم أسير بمعصل اعتياده بو بتواني في راحتر بحكومة خوي إدامة بعد حكومة إيران مثل إيران مواد هرزان وكرقصو باساني بياوي مواد مخدر وحسي شكا حكومة إيران حسكا فقط وقتكيش أقد ترحي بيش بي ترح مواد مخدر بيش بي فقط مصرف كندگان أقري وبجيجي أو كبيعوات بو كم بو تركردن أو فرد معتادة فقط جريمة كانكات ونهاية زنداني كانكا وأصلا مواد فروش جورو أصلي كان ناقريد چون تخويا ناوكاري هست فريق لمسؤول أصلي كان لإيرانا خويا شريك انتك مواد فروش كانا
وەک دوایین پرسیار لەم بەڕێزە ئەوەیە کە ڕێکارەکانی هەوڵدان بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئیعتیاد لە کۆمەلگا بەتایبەت لە زانستگاکاندا چین و خوێندکاران خۆیان چۆن دەتوانن خۆیان لەم بەڵا کۆمەڵایەتیە دوور بگرن. بۆ پێشگیریکردن لە ئەتیاد دانیشتوەکان نەتوان بە بەرنامەڕزی دروست و سالم ئەو قاتفراقەت و بێکاری خۆیان پڕۆکەنەوە. ئێمە ناو خانەوادەکانمانە مناڵەکانمان مەجبور بەوە نەکەین کە لە ڕشتێکا کە حەزی پێناکەن ئەدامە تەحسیڵ بن. لە ناو خانەوادە بەجێگەی مناڵەکانمان تەسمیم نەگرن و فقط نەخش مشاورێکی بە خانەوادە لێنا. لە ناو خانەوادە سەختگیریگەر کەمەوە بێتەوە کە مناڵەکانتان ڕاحەتر و ئازاتر گەورە بن. دانیشتوەکان توان لە ئیمکانات کەم دانیشگا هەرچەند کە کەمە ئستفادەکەن. ڕووبێن بە متالعە کە بتان علم و زانیاری خۆیان فرەترەوکەنەوە کە لە دوا ڕۆژە بتان بە ناو فەردێ موسبەت وارد کۆمەڵگا بن. ئیجاد تەشەکڵگەر دانیشتووی کە بە چالاکیگەر و علمی و فەرهەنگی مەشغوڵ بن و بە حوزور لەم تەشەکڵگەرە بتوانن بە بڵوغی فکری و اجتماعی و سیاسی دەست پێیاکەن. بە مەصرف یەکبار مادەی مخدر احتمال فرێ هەست کە فەرد محتات بێ خاصرە وەسە ئەو یەکبار لەزەتە امتحان نەکەن تا لە دوا ڕۆژە توش کێشە و مشکڵ نەون. وە شتێ تریش کە لێرە پێشتێت وەزیفەی مەسئولەکان چەس لەو بارەکە چۆن بتانەوە شتەکەمەوەکەنەوە ناو دانیشگاکانە. مەسئولەکانتان لە ناو دانیشگاکانە اختصاصدان بودجێ کافی بۆ مرکز مشاوری دانیشتووی کەم مرکزە فعالترەوە بێتەوە. ئیمکانات وەرزشی لە ناو دانیشگاکانە فرەترەوەکەنەوە تا دانیشتوەکان بتان لە ئیمکانات وەرزشی و ڕفای ناو دانیشگا استفادە بکەن. ئیمکانات خابگایت ناو دانیشگاکانە کە دانیشتوەکان دێنە زندگیەکەم بتوانین ڕاحەتی کاتەوە تا دانیشتوو مەجبور نەوێت ناو تاقی پڕجەمعیت تا زندگی کات. ئیمکانات علمی و پژوهشی ناو دانیشگاکانمانە بە تامین بودجە و اعتبارات فرەتری کاتەوە تا بتوانێت سەطح علمی دانیشتوەکان فرەترەوە بێت. بینەرانی ئازیزی ڕۆژهەڵاتیوی بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەی گزین. هیوادارین کە توانی بێتمان ڕەزامەندی ئێوەمان بەجێهێنا بێت. خوشحاڵ دەبین بە ناردنی ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بۆ ئادرسی فەیسبوک و جمەیلی بەرنامەکە بۆ دەوڵەمەندترکردنی و هەرچی زیاتری بەرنامەکە یارمەتی دەرمان بن. تا بەرنامەیەکی دیکە و گزنگێکی دیکە شەو و ڕۆژ و کات و ساتێکی شاتان بۆ باوا دەخوازین و ماڵاوە.